مام جەلال سەروەتێکی بۆ ئێمەی جێهێشتووە لە ناو کۆمەڵانی خەڵک لە لای لایەنە سیاسیەکان لە دەوڵەتان ئەبێ ئێمە ئەو سەروەتە بپارێزین. مام جەلال ئێمەی پەروەردە کردووە و ئێمەش ئیستا هاتوینەتە کایەوە و مەسئولیەتەکە کەوتۆتە ئەستۆی ئێمە ئەبێ ئێمە ڕێبازەکەی مام جەلال ڕۆشنترکەینەوە و خەباتمان لە پێناوی ئەوە بێت مام جەلال وەکو سومبلێک سیرکەین و وەکو ڕابەرێک سیرکەین کە ئەگەر جار هەیە ئیسا هەواڵ باڤڵ لەگەڵ ئێمە کە کۆبنەوە بێت و یا قسەکەین شتێک یەتە ئاراوە پرسیارێکاکە ئەڵێت ئەگەر مام جەلال لە ناومان بواە چییە کرد؟ مقیاسی ئێمە لە کۆبنەوەکانمان دیدی مام جەلالە بۆ کێشەکان، ئوسلوبی مام جەلالە بۆ چارەسەرکردنی کێشەکان کە ئەڵێن لەم کاتە مام جەلال لە ناومان بواە چییە کرد؟ ئەوە ڕێبازی ئێمەیە و ئێمە ئەم ئەرکەی کەوتۆتە ئەستۆمان بەڕاستی ئەبێ شایستەی ئەوەکە بین. ئەبێ ئێمە هەوڵ دەین کۆنگرەی 5 سەرکەوتوو بوو ئەبێ ئەو سەرکەوتنە بکەینە عەمەلێک بۆ خزمەتی کۆمەڵانی خەڵک. کۆنگرەی 6 لە کۆنگرەی 5 سەرکەوتووتر بێت. کۆنگرەی 5 زەمینە خۆشکەرێک بێت بۆ کۆنگرەیەکی تر لەمە سەرکەوتووتر. چونکە ئێمە ڕێبازێکمان هەیە بەردەوامی هەیە. ڕێبازەکەی ئێمە ڕێبازێک نییە بۆ فترەیەکی زەمەنی بۆ قۆناغێکی تایبەت. نا ڕێبازی ئێمە ڕێبازی یەکێتی نیشتیمانی کوردستان بەردەوامی هەیە. ئەبێ ئێمە ئەم ئاوەدانیە کە هەیە فراوانتریکەین. ئەم حکوومەتە هەمانە ئەبێ چاکتریکەین، دژی گەندەڵی بین، ئەبێ هەوڵ دەین چاکسازی بکەین، هەوڵ دەین خزمەتی کۆمەڵانی خەڵک زیاترکەین.